بینەرانی عزیزی گەری کوردستان سڵاوی ئێمەتان لەبێت ئەم کاتەوە و کاتێکتان باش بێت خۆشحاڵین کەم ڕۆژ بە یارمەتیاوکاران و بە شێوەیەکی ڕاستەوخۆ و بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نێواتینەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست بۆ هیوایی کە هەمولایەکتان لەش ساخ و تەندروست باش بن وە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بڕگە و بابەتانی کە بۆمان ئامادەکردوون بە دڵی هەمولایەکتان بەدازیزان هەروەکەمیشە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە کە دواتر لەسەر هەریەکان ئاماژە پێدەدەین و پێتانەڵێن بڕگەکانمان چییە بەڵام تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ڕاستەوخۆ دەسەکەین باگفتوگۆکردنی تەوەری ئەمڕۆمان باز لە بابەتێکی دەرونی دەکەین یاخود لە گرفتێکی دەرونی دەکەین کە ئەویش باز لە ترس دەکەین. کاڵبەتە ترس لە ژیانی ڕۆژانەماندا هەرێک لە ئێمە لە ژیانی ڕۆژانیدا بە ترسدا تێپەڕیوە یاخود ترسی بینی و ترسی بەکار هێناوە بەڵام ئایا مرۆڤ بۆچی ترسی هەیە یاخود مرۆڤ لە ژیانیدا بۆ دەترسێ ترس لە مردن ترس لە کەوتن ترس لە بەربوونەوە ترس لە تاقیکردنەوە لە کەوتن یان ترس لە ئاگرکەوتنەوە ترس لە ڕووداوی هاتوچۆ ترس تەنانەت لە نەشتەرگەری و زۆری تر هەتا کۆتایی ئەمانە بۆچی مرۆڤ لی دەترسێت کە هێشتا شتەکە ڕووی نەداوە یاخود بەسەر کەسەکەدا نەهاتووە یاخود دەتوانین بڵین ترس لە داهاتوو مرۆڤ بۆ دەترسێ یان تا چ کاتێک ئاساییە کە مرۆڤ بترسێ ئایا لە ژیاندا ترس گرنگە یاخود نە ئەمە بابەتی ئەم ڕۆمانە کە ئێمە گفتوگوی لەسەر دەکەین و باس لەوەش دەکەین کە مرۆڤ چۆن بتوانێت زاڵ بێت بەسەر ترسدا گفتوگوی ئەم بابەتە دەکەین لەگەڵ دکتۆر دانیال سعدی کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی تەندروستی دەرونی و دکتۆرا لە نەخۆشیە دەرونیەکان دکتۆر دانیال بەعنیت باش و بەخێراتی زۆر سپاس دکتۆر هەروەک لە پێشێکەکەشە ئاماژەم پێدا ترس لە ژیانی ڕۆژانەماندا هەمیشە هەربوونی هەیە و بەردەوام بەکاری ئەهێنین وشەی ترس بەڵام ئەگەر لە ڕووی زانستی دەرونیوانێ پێمان بڵێ چۆن بازە ترس کراوە بەڵێ ترس یەکێکە لەو چەمکانەی کە ژیانی لەسەر بنیانراوە ینی هەموو کەس ئەبێ ئەو ترسی هەبێ هەموو کەس ئەبێت بترسێت و ترس ژیان دروست ئەکا ئەگەر ترس نەبێت لە شتەکانی چواردەورت ترس نەبێت لە شتەکانی چواردەورت ئینسان خۆی ناپارێزێت ترس نەبێت لە نەخۆشی خۆت ناپارێزی ترس نەبێت لە سەرما خۆت ناپارێزی ترس نەبێت لە گەرما خۆت ناپارێزی بەو شێوەیە زەرورە کە تۆ ئەو ترسەت هەبێ و بەشێکە لە پێکهاتەی دەرونی ئینسانەکان ئینسانە عاقڵەکان ئینسانە هۆشمەندەکان و یەکێکە لە پێوەری ژیریەکان کە دائەنرێت بۆ ئەوەی کە بزانی ئەو کەسە تا چ ڕادێک ژیری لە چه ئاستێکایە بەڵام ترس بریتە لە هەستێکی دەرونی کە پیا ئەبێت لە بەرامبەر شتێکەوە کە وجودی هەیە شتەکە بە نەمانی ئەو شتە ئەو حاڵەتە دەرونیە نامێنێت ئەمە زۆر مهمە بۆ ئەوەی جیای بکەینەوە لە قەلەقی یعنی تۆ کە کاتێک کە لە شتێک ئەترسی تر ئەو شتە مەسەرەن گیان لەبەرێ بێ مشکێ بێ مارێ بێ پشێرێ بێت مەسەرەن ئاگرێ بێت مەسەرەن هەر شتێک بێت شتەکە لەو کاتە وجودی هەیە بەنەمانی شتەکە ئەو حاڵەتە دەرونیە کە تۆ بەسەرت دێت لە دڵپەلەپەلی لە دەموشکبوون لە لەوانەیە لە ڕاکردن لە هاوارکردن لە قۆڕەقۆڕی ناوسێک لە بەرزبوونەوەی تووکەکان مووەکانی جسم لە بڵاوبوونەوەی بیلبیلەکانی چاو لە خێرالیانی دڵ لە تەنگە نەفەسی لە سنگ قورسبوون ئەمانە کۆمەڵی حاڵەتن کە لەو کاتە لە کاتێکا کە شتەکە ئەبینی بەسەرت دێت لەو لەحزەیە بەسەرت دێت وە شتەکە وجودی هەیە جیاوازە لە قەلەقی کە دواتر باسی ئەکەین جیاوازە لە شتەکە کە دواتر باسی ئەەکەین کە لە قەلەقی کە ئەو وجودی نییە احتمال وجودي به احتمال شو وجودي نبيته نفسي حالة بسر كسكايت فرق لبين قلقي وترسا أويا الترس وجودي هي وبنماني شيرك بنماني مارك بنماني آجرك بنماني عملياتك بنماني امتحانك كتباست كد أو حالة الدرونية نامنت أما الترسا بلام قلقي همان هستي درونية كترس دروسي أكا بەڵام لە احتیمالە وابێ احتیمالە واژ نەبێت ئەمە نقطەیەک وەختێک ئەوترێت قەلەقی نەخۆشیە و تەنگژەی نەخۆشیە کاتێک لە 6 مانگ زیاتر ئەم حاڵەتە بەردەوام بێت لە 6 مانگ زیاتر ئەم حاڵەتە بەردەوام بێت ئەو پێوترێت تەنگژەی قەلەقی شڵەژان دڵڕاوکێ
ناوێنی چی ترس کورتخایەنە و قەلاقی درێژخایەنە. بەڵام ئەم بەڵێ ترس کورتخایەنە ئەم درێژخایەنە ترس بە وجودی شتەکەیە ئەم بە وجودی شتەکە نییە ترس حاڵەتێکی ئاساییە پێویستە لە هەموو کەسێکە هەبێت شڵەژان حاڵەتێکی ئاسایی پێویستە لە هەموو کەسێکە هەبێت دوودڵی دڵە ڕاوکی قەلەقی بەڵام ئەبێ بە مۆدایەکی کورت یعنی مەسەن ئەو قەلەقیێژ بە هەمان شێوە بریتێ لە ترس لە احتیمال بەڵام ئەبێ کەم بخایەنێ بەڵام هەر کاتێ لە 6 مانگ زیاتری خایەن ئەوە نەخۆشیە و پێویستی بە چارەسەر هەیە یعنی قەلەقی بریتە لە ترس بەڵام لە احتیمال لەوانەیە وابێ لەوانەیە بکەم لە امتحان لەوانەیە نشکەوم ئیتر ئەم حاڵەتە بۆ یێنی بەسەر خۆتە لەوانەیە مەسەرەن ئەو شتە ڕووبا لە مناڵەکەم لەوانەیە شەڕوو نەیە ئەم حاڵەتە بۆ بەسەر خۆتە ئاینیت یعنی ڕەتفعلێکی زیاد لە حەدە ئەمانە ئەگەر زیاتر ترس نزیکەین و لە یەکێک لە بەشەکانی قەلەقی لە یەکێک لە بەشەکانی قەلەقی نزیکی ئەەکەین و لە فۆبیا نزیکی ئەەکەین و لە فۆبیا بریتە لە ترسێکی لە ڕاددەبەدەر لە شتێک کە ئەو ترسە لە ڕاددەبەدەرەی ناوێت واتە هەر شتەکە هەر هەیە وەکو چۆن لە ترسا شتەکە هەیە لێرەژ هەر هەیە بەڵام لە ڕاددەبەدەر ئەتوانی بنمونە باشتر ڕوونیکەیتە بڵێ نەڵێم مەسەلەن بۆ نمونە بەڵێ کەسێک ترسێکی هەیە لە مشکێک باشە کەسێکیش فۆبیای هەیە لە مشکێک ئەوەی کە ترسی هەیە لە مشک کاتێک کە مشکەکە بەرەو ڕوویەت وجودی هەیە تەواجودی هەیە لەو کاتە لەوانی کۆمەڵی حاڵەتی بۆ دروست بێت یا جرجەکە بەرەو ڕوویەت یا دوو پشکەکە بەرەو ڕوویەت یا مارەکە بەرەو ڕوویەت لەوانەیە کۆمەڵی حاڵەتی بۆ دروست بێت بەس کە مارەکە تەواجودی نەما دوو پشکەکە تەواجودی نەما احتیادی ئەڕات و ئەمان شوێن ئەڕات و ئەو شوێنە بەڵام ئەو کەسێک کە فۆبیای هەیە لە دوو پشت لە جرج لە ئەو شتە لەو شوێنەی کە جرجەکەی بینیوە یا دوو پشکەکەی بینیوە یا مارەکەی بینیوە هەرگیز ناڕاتەوە بە ئەو شوێنەیە و ئەو ترس ئەو حاڵەتەی بۆ دروست ئەبێت کە یعنی مەسەرەن ئەگەر پێویست ئەبێت لە مشکێک لە جرجێک 2 کیلۆ بترسێت یعنی بۆی خەڵک تێبگا لە مەبەستەکەم 2 کیلۆ بترسێت ئەم 50 کیلۆ ترسێت ئەو ڕەتفعلەی ئەو ڕیئاکشنەی کە ئەم ئەبێ هەیبێ بەرامبەر بە هەر شتێک بەرامبەر بە پەڕینەوەی لە جادەیەک بەرامبەر بە گەرمایەک بەرامبەر بە ئاگرێک بەرامبەر بە مشکێک بە مارێک ئەبێ 2 کیلۆ لێی ترسێت بەڵام ئەم 50 کیلۆ لێ ترسێت واتە ترسێکی نامەنتیقیە فۆبیا ترسێکی نامەنتیقی لە شتێک وجودی هەیە ناو مەسعەد و سەرچاوەکەی دیارە بەرزاییەک مەسەلەن ئەوە نییە شتەکە وجودی هەیە بەڵام ترسێکی زیاد لە حەد ئەمە فۆبیایە بەڵێ باشە دکتۆر ئەگەر من نمونەیەک باسکەم بۆ من ڕەنگە هەندێک کەس هەبێت هەتا ئێستش لە ئۆتۆمبیلا بە ترسێکە بەسەر شەقامەکانە ئەڕۆن ترسێکی بەردەوامی هەیە لە ڕووداوی هاتوچۆ ئایا ئەمە ترسە یان فۆبیاکەیە کە باست کرد یان دڵە ڕاوکیەکەیە کە ئاماژەت پێدا بەڵێ ئێمە نەخۆشی دڵە ڕاوکێ وەکو نەخۆشی دڵە ڕاوکێ هەمانە کە کۆمەڵێک نیشانەی جەستەیی و کۆمەڵێک نیشانەی دەرونی لەگەڵایە لە نیشانە جەستەیەکان وەکو دڵپەلەپەلی وەکو سنگ بوون وەکو تەنگەنەفەسی وەکو مەسەن قۆڕەقۆڕی ناوسەیەک وەکو ئەوەی ئەمانە دکتۆر بەردەوامی هەیە بە ئەو 6 مانگەی کە باست کرد بەڵێ ئەبێ هەبێتە ئەبێ هەبێت وەکو ئەوەی کە هەرنەجار لەوانی هێڵنج باکۆ لەوانەیە هەرنەجار بڕشێتەوە وەکو ئەوەی کە لەوانەیە تووشی میزە چرکێ بێت وەکو لەوانەیە مەسەرەن خەوی لێ بزرێت ئەمانە وەکو ئەوەی لەوانەیە دەستی پەلەکانی زۆر زیاد لە حەد سار بنەوە یا زیاد لە حەد لە ناکە گەرمایەکی توش ببێت دکتۆر دەستکە لە دەستی زۆر ساردە دەستی یا خۆی ئەڵێدا دەستکە لە دەستم زۆر ساردە تو مەزەمە قەلەقیەکەیە یان لە ناکە عرەقێکی زیاد لە حەد ئەەکەمەوە هەموو گیانم تەشەنوجەکە سرم زۆر ئێژەکە لە شان و ملم 24 ساعت خەریکن بۆ مەشێلن تۆ وەختێ لەگەڵی ڕۆی سەرەکەی ئەمە یەکێکە لە نیشانە جەستەیەکانی قەلەقیەکەی چاکە ئەوشی چاکە بێت نیشانەی دەرونیشی لەگەڵایە وەکو شت لە بیرچوونەوە هەنێجار وەکو ترسی زیاد لە حەد هەنێجار تەوەقعی شتی قراپ هەنێجار دائما ئەڵێ دکتۆر دائما تەوەقعی شتێکی ناخۆشەکەم دائما تەوەقعەکەم شتێکی ناخۆش ڕووبا لە ژیانمە ئەی چی نازانم خۆشم نازانم بەس دائما تەوەقعی شتی ناخۆشەکەم تەوەقعەکەم شتێکی ناخۆش بێ بەسەرمە بێ بەسەر ماڵ و مناڵمە
بەپی جۆری ئەو تەوەقعانە دکتۆر هیچ کات ئەبێت ببێتە ڕاستی زۆر جار بازەواکەن ئەڵێ شتێکەکە زۆر لی بترسی ڕوو ئەیات بەسەرتە ئەمە ژیانە یعنی کەسەکە تەوەقعی کۆکاتۆ لە بابەتێکی دیاریکراوە احتیمالە بێتە دی احتیمالە نەیەتە دی ینی ئەو ینی من لەگەڵ ئەو قسانیم کە لە هەرچی زۆر بترسێ دێتە ڕێگەت ئەوانە لە هەرچی زۆر بیرکەیت و احتیمالە ڕووبە احتیمالە ڕوونەیە تۆ لە هەرچی زۆر ڕووبە یعنی چەند چانسی ئەوت هەیە کە بۆ نمونە باسی ڕووداوی هاتچۆ کرد چەند چانسی ئەوت هەیە کە تۆ لە ژیان تا تووشی ڕووداوی هاتچۆبی چانسی ئەوت هەیە کەسێکی ئەتیادیت و لەسەر ئەو جادانەتی ئەپەڕیت و سیارەت پێ و احتیمالە ئەو ڕووداوت بەسەرا بێت بەڵام احتیمالە بەسەر شتانەیەت بەڵام تۆ بێت دائما بیری لێ بکەیتەوە دائما بیری لێ بکەیت دائما لە خەیاڵ تا بێ هەر جادە ببینی بیرت کەوێتەوە هەر سیارە ببینی بیرت کەوێتەوە سیارەی گەورە ببینی بیرت کەوێتەوە سپی ببینی بیری کەوێتەوە سوور ببینی بیرت کەوێتەوە سیارەی چوارتایە ببینی بیرت کەوێتەوە ماتۆر ببینی بیرت کەوێتەوە یعنی تۆ دائما لەم خەیاڵا بیتە ڕۆژە بە ڕۆژان هەر شتێکت بەسەریەت جا ئەو کاتە بڵێ نەموت نەوانیە نەمەوانیە بەو شێوەیە نییە بەو شێوەیە نیە چونکە احتیمالیەکە وجودی هەیە بەڵام ترسان لە احتیمالیە ئەوە قەلەقیە ترسی زیاد لە حەد لە شتێک ئەو فۆبیایە ترسان خۆی حاڵەتێکی طبیعیە قەلەقی حاڵەتێکی طبیعیە ئەبێت تۆ قەلەق بی لە نەخۆشی ئەبێ قەلەق بی لە ئیمتیحان ئەمە قەلەقیە بەڵام ئەگەر ئەم حاڵەتە بەردەوام بوو و لەسەر شتێک بە بەردەوامی وابوویتە و ئەو نیشانانی کە باسمان کرد نیشانە دەرونیەکان و نیشانە جستەیەکان بەسەر هات و لە 6 مانگ زیاتری خیان ئەوە نەخۆشیە فۆبیان نەخۆشیە دائیمە نەخۆشی بەڵام ترس بۆ خۆی بەتەنها ناچێتە چوارچێوەی نەخۆشیەوە بەڵام ترس ناچێتە چوارچێوەی نەخۆشیەوە ترس حاڵەتێکی طبیعیە و بەنەمانی شتەکە ترسەکە نامێت ئەو نیشانانە نامێت لە سەرەتا ئاماژەت بەوەدا کە ترس پێویستە لە ژیانە هەبێت ئەگەر ترس نەبووە چییە بوو؟ ترس نەبووە هەموو کەس ڕێکلس بهێڤێری هەبوو ینی تەسەڕوفاتی ئاعتیباڵی هەبوو مەسەلەن بۆ نمونە ترس نەبێ من سیارەیەک لەو سەرجادەیە بەم کابەژێرەوە بەرەو ڕووی سیارەکە ئەڕۆشتم بە ئارزوی خۆم بەبێ لاکردن بەلای ڕاست و بەلای چەپان ئەڕۆشتم و سیارێکی بەسەری ئیا و لێیا ترس نەبوو حەزەر نەبووە لە مارێک لە مشکێک لە دوو پشکێک لە شتێک بەو دەشتا بۆ خۆم ئەڕۆشتم بە پێیپەتی یا شوشەیە چوو بە قاچمە یا دوو پشکێک پێوە ئیام یا مارێک پێوە ئیام ترس نەبووە لە سەرما لە چلەی زانە بە فایلی حلاگەوە دەڕام ترس نەبووە لە گەرما مەسەن بۆ نمونە ئەرگیزم بەردەم دانا ئەگستان سپیتم دانا ئەگستان گەرما ترس نەبووە لە نەخۆشکەوتن خواردن بەبێ گەرمکردنەوە ئەم خوارد بەبێ لێنان و بەبێ کوڵان ئەم خوار هەر بکە ترس کەواتە ژیان ئیدامە پێ کەواتە توانین بڵێن ترس گرنگە بۆ ژیان یاخود ئیدامە پێ ئەگەر ترس نەبێ ژیان نابێ یاخود ژیان کورتە بێ بەتاکید باشە دکتۆر ترس لە مرۆڤدا لە سروشتی کەسەکەیە هەیە لە بوونیەتی کەسەکەیە هەیە یاخود ئەوە تا وردە وردە دروستە بێ وردە وردە دروست ئەبێتە هەنێک کە مناڵ لە پەروەردەی مناڵ ورد بیتەوە مناڵ ئەگەر دایک و باوکەکەی مەسەن بۆ نمونە مارێک دانێ لەویا خۆی لەوانی بڕوان یاری لەگەڵا بکە لەگەڵ مارەکەیان بۆ چونکە نازانێ ئەم مارە ترسناکە بەڵام دایکەکەی ئەوەنە زیان لە حەترسانوێتی لە وی نەڕۆی نزیکی نەکەوی وا لێەکە ئەو خوا ئەوکە ئیتر ئەم مناڵەش وردە وردە ترسی اکتساب کردووە وەری گرتووە باشە بەڵام ئەگەر مناڵێک دایکەکە نەیترسێنێت لە مەسەن شتێکی دیاریگاو لە سەگێک لە پشیلەیەک لە مارێک بۆ کە ئەوکو نمونە ئەیهێنینەوە ئەویش وردە وردە یاری لەگەڵاکە هیچ لێی ناترسەوە ڕەتفعلەکەی نابێ بەرامبەری و بینیویشمانە مەسەن بۆ نمونە مار یاری کردووە مناڵێک یاری کردووە لەگەڵ مارێکە لەگەڵ پشیلەیەکە لەگەڵ سەگێکە بۆ چونکە ئەو ئەمانەی بۆ دروست بوو ئەو ئەمانە لە دڵیا هەیە بەرامبەر بە شتەکان یا مناڵێک ئەگەر نەیترسێنێت دایک و باوکەکە یا ئەو کەسێک کە بەخێویەکات لە سیارە لە پەڕینەوە زێرەکی گوێنات یەکسەر ئەپەڕێتەوە لەم سەری جادە بۆ سەری جادە بەس کە تۆ ئەو هەستەی بۆ دروستەکەی ئەبێ حەزەری خۆت وەرگری لە ئەو شتە لە ئەو مارە لە ئەو دوو پشکە لە ئەو پەڕینەوەیە لە ئەو سیارەیە لە ئەوە ئەویش ئەو هەستەی وردە وردە بۆ دروستە بێت و ترس پێیا ئەبێت لە ئەو شتانە ئیتر ترس پەیابوونی ترسەکان بە گوێرەی کۆمەڵی فاکتەر دەورە بینێ لە قەزیەکان مەسەن پەروەردەیە مەسەن بەخێوکردنە ئەو لە ناو ماڵە پەروەردەی ناو کۆمەلگایە مەسەن لەوانەیە کۆمەلگایەک زیاد لە حەد بترسن لە
جرج کۆمەڵگایەکی جرج بپەرسن بەپێی پەروەردەی ئەو پەروەردەیە کە لەناو کەواتە ژینگەکە ڕۆڵە بینێت. هەروەکو باست کرد خێزانەکان یاخود پەروەردەی خێزانی ڕۆڵی سەرەکیە بینێ لەوەدا، درستە دکتۆر؟ تەمەنێکی دیاریکراو هەیە بۆ مناڵ لە چ تەمەنێکەوانێت زیاتر هەز بەم ترسان ناکات یاخود ئەو ترسی دایک و باوکەکەی بۆ بگوازرێتەوە؟ نقطەیەکی دیاریکراو نییە بڵێ لەو خاڵەوە ترس پێیا بێت لەو لە شەژمانی بەسم تەمەنەکە بڵێ تەمەنێکی دیاریکراومان نییە بڵێ لە شەژمانیەوە ئیتر وردە ترس پێیا بێت یا مەسەن بۆ نمونە لە 2 ساڵیا ترسی بەرزایی پێیا بێت لە 5 ساڵیا ترسی نزمایی پێیا بێت ترسی ئیمتیحان لە شتیوامان نییە. ئێمە مناڵ کە وەختێک پەروەردە ئەبێت اعتیماد دەکاتە سەر وەرگرەکانی مناڵ، وەرگرەکانی لە چاوە لە بیستنە، یعنی بینین، بیستن، بۆنکردن، تامکردن، هەستەکان کە دەست پێ ئەکەن بە ئیشکردن کە مناڵ ڕاهات لەسەر ئەوەی کە ئەم شتە گەرمە و ئەبێ حەزەری لێ بکات دەستی لێ نایەت، جاری وایە خۆی بە تەجروبە فێر ئەبێت، جاری واشەیە نەخێر یەکێک فێری ئەکات. عینەن شت مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە ئەیبینێت چەنێ دەرکی ئەکا بۆ شتێک کە ئەیبینێت و ئەو شتێک کە ئەیبینێ ئایا ترسناکە ئەگەر زەرەرێ با لە خۆی ئیتر ئەمە بە حەزەری ترسناکی لێ ئەکا لەمەولا ئەڵە شتێکی ترسناکە چونکە ڕۆژە لە ڕۆژان زەرێ لیا مەسەلەن بۆ نمونە مناڵمان هەیە لە قاز زۆرە ترسێت زیان لە حەد لەقا چونکە ڕۆژە لە ڕۆژان قاز ڕاوی ناوە مناڵیشمانەیە دەسەکاتە ملی قاز باشە یعنی بە گوێرەی ئەوەیە مناڵیشمان هەیە نەخێر قازەکە گازی لێ نەگرتو قاپی لێ نەگرتو باوکو دایکەکەیە ئەڵێ گاز لێ ئەگرێ قاپل لێ ئەگرێ وای لێەکە کە زیان لە حەد ڕێکشنێکی ڕەتفعلێکی بەقوتی ئەبێ بەرامبەر بە قازەکە بەرامبەر بە سەگەکە. ئەوە لە چه حدێکە ئەو مناڵە گوێی ئیشەکە لە چه حدێکە ئەو مناڵە مەسەرەن تێئەگا لە ئەو حەدە خۆی عادەتەن لە تەمەنی ساڵونی و بۆ تەمەنی 5 ساڵونی ئیتر لەو تەمەنانە وردە مناڵ دەستەکە بە ئیکتیسابی مەهارات وردە دەستەکە بەوەی کە شتەکان وەرگێت و لێکی باتەوە. لە دوای ئەو تەمەنەوە اینجا دێت تەفعیلی ئەکات وردە ئەو پرۆسێسی ئەو معلوماتە ئەکا کە لە ناو مێشکی خۆی. دکتۆر مناڵ پێش تەمەنی ساڵ جاری وا هەیە لە 4 مانگ 5 مانگ بینیومانە دایک و باوکەکە یاخۆت کەسێک بەرزیەکاتەوە هەڵێپەڕێنێ ئەو منداڵە بڵێ کاردانەوەیکی هەیە ئەمە تەنها کاردانەوەی یاخود ترسەکەیە هەر لە سەرەتا و لە بوونێتی مناڵەکەیە هەیە؟ ئەمە کاردانەوەیە چونکە هەندێک مناڵ لەو عمرەیە پێی خۆشە هەندێک مناڵیش ڕەتفعلێکی زۆر خراپی هەیە ئەمە مەسەن ئەقی ژێنێ هاوارەکە ئەگری بەعزێ کەسیش بعضی مناڵیش هەیە زیاد حەز لە ئەوەکە کە زیاد لە حەد هەڵی پەڕێنی و بەرزیکەیتەوە وازانە شتێکی باشە ئەمە ڕەتفعلێکە کە ڕەتفعلێکی ئینەیت ڕێکشنی پێوتر ڕەتفعلێکی ئەساسی پێ ئەوترێ کە هەموو گیانلەبەرەکان مشتەرەکن لەم ڕەتفعلەیە هەموو گیانلەبەرەکان مشتەرەکن لەم ڕەتفعلەیە بەس ئیتر کە دوای ئەوە مێشکی مناڵ و مێشکی ئینسان دەستەکە بە گەشەی تەواوەتی و وەرگرەکان و لێکدانەوەکان دەست پێ ئەەکەن و ینی پرۆسەی بیرکردنەوە و پرۆسەی مێمۆری و پرۆسەی ئەوانە دەست پێ ئەکان لە مێشکی ئینسانە اینجا دێت تەفسیرێکی منطقی بۆ بە ئەو بەرزکردنەوە ئەکاتە. بەڵێ دکتۆر ئاماژەت بە چەند پاڵنەرێک گاوتت لە خێزانەکان یان ژینگە بە شێوەیەکی گشتی هۆکارە دیارەکانی کە ترس لای مرۆڤ دروستەکە هۆکارە دیارەکان چین؟ ئەوەی کە هۆکار بێ بۆ ترس هەر شتێک کە تۆ بترسی هەر شتێک کە تۆ بترسی یا بترسی لەوەی کە زەرری پێ بگەێنێ ئەمانت ئەو ئارامیەی کە هەیە لە بوون تا لە چواردە و تا لە ژیان تا تێکی بە تۆ ڕەتفعلێکت بۆ دروست ئەبێتە کە ئەو ڕەتفعلە لەوانەیە بێ بە ترس لەوانەیە بێ بە قەلەقی هەر شتێک کە بترسی لەوەی کە یعنی مەسەلەن لەوانەیە هەنێ جار ئێمە بترسین لە جرج لەوانەیە خەڵکێکی تر گاڵتەمان لێ بکات ترسی بۆ چییە؟ وانە بەڵام ئێمە کۆمەلگا ئەو تێڕوانینە باگراوندەی ئەو تێڕوانینەی بۆ دروست کردوون کە ئەبێ لە جرج بترسین مەسەرەن کۆمەلگاکەی ئێمە بەس کۆمەلگایەکی تروانی ئەوەی دروست نەکردووە لە شێر لە مەیمون لە جرج لە مەسەرە مار یعنی پێویست ناکە بەو شێوەی بینە ئێمە
کەواتە تێڕوانینی من و تۆ لە بەرامبەر بە شتەکانە لەوانەیە جیاواز بێت کەواتە هەر کاتێک کە ئەو تێڕوانینە دروست بوو لە مێشکمانە هەر کاتێک کە ئەو هەستە دروست بوو لە مێشکمانە بەرامبەر بە شتێکی دەرەکی بەرامبەر بە شتێکی دەرەکی کە ئەو ئەمانەی هەمانە ئەو ئارامیەی هەمانە تێکی ئەیە ئەم شتە ئەو ڕەتفعلە دائەنرێ بە ترس. ئیتر ئەمە چی واکە من فلان شت بە ترس بزانم و ینی لی بترسم و فلان شتیش لی نەترسم ئەمە یان بپرسید کۆمەڵی فاکتەر دەورە بینێت لەمەیان پەروەردە دەورە بینێت تەجروبەی شخصی دەور ئەبینێت ینی زۆر جار هەیە تەجروبە ئیکسپیریەنس ئەوە خۆی بۆ خۆی گەورەترین مەزدەری معلوماتی ئینسانە بۆ ئەوەی کە هەنێ جار هەیە تۆ لە فلیمێکە مناڵێک لە فلیمێکە یەکێک ئەبینێت کە لە بەرزاییەکە ئەکەوێتە خوارە و چی بەسەرێت و یەکسەر ئەمرێ ئیتر ئەم هەستە لە مێشکا دروستە بێت کە نابێت بچێتە بەرزایی ینی بەبێ ئەوەی خۆی هەست بکات کە ئەم پرۆسەیە بەبێ ئەوەی خۆی بەسەری هات بەبێ ئەوەی خۆی ئەم پرۆسەیە هەست بکات لە مێشکە ئەم پرۆسەیە ڕوئەیە تێگەی مەسەرەن بۆ نمونە یەکێک ئەبینێ کە شێرێک پەلاماری ئەیا و گازێکی لێ ئەگرێ قەپێکی لێ ئەگرێ مەسەرەن ئەوەکە ئەمیش ئەم هەستە بەرامبەر بە شێر دروست ئەبێتە تێگەی ینی مەسەرە من هەموو کەس لەوانەیە لە حەدیقەی حیواناتە مەیمونی بینی بێت و یاری لەگەڵاکە و مۆزەیا بەدەستیە و ئەوەکە بەڵام ڕۆژێ لە ڕۆژا من مناڵێک ئەزانم کە لە نزیکی حەدیقەی حیواناتەوە مەیمونەکە یەک چڕنوکی گرت بوو لە دەستی ئیتر ئەمیش جارێکی تر یعنی 5 مەتر لە دووری مەیمونەوە ڕوا 5 مەتر لە دووری قازەوە ڕوا ئەو حەزەرەی خۆی لێەکە ئەو ترسە بووی کە وەختێ ئەی بینێتەوە ئەو هەمان ترس بۆی دروست ئەبێتەوە جارێکیکە کەواتە ئەو یەکێک لەو فاکتەرانە بریتە لە ئەکسپیرینس بریتە لە تەجروبە یەکێک لە فاکتەرەکانی تر کە بریتە لە دایک بە دەرەجەی یەکەم ناوخێزان بە دایک بە دەرەجەی یەکەم کە مەزدەری گەیاندنی معلوماتە بە مناڵ ئیتر دایکەکە خۆی لە چی بترسێ ئەو پەروەردەیەش ئەگەێنێ سیسرک بێ مارمێلکە بێ جرج بێ مشک بێ هەرچی بێ خۆی کە ڕێئاکشنێکی بەقوەتی هەبوو ئەم مناڵش ئەو ڕیاکشنە وەرئەگرێ دکتۆر کە ئەڵەی دایکەکە بۆ مناڵەکە ئەمە تەنها وەرگری یاخود گەیاندن بۆ ماوەی هیچ دەورە بینێ لەو نێوەندەیە باسی فاکتەرەکانەکەی بەڵێ تەجروبەم وە پەروەردەی ناو خێزان کە بە تایبەتی دایک چ هینێکی هەبێت چ ڕێئاکشنێکی هەبێ بەرامبەر بە شتێک کە ئەیبینێت لەوانەیە مەسەلەن بۆ نمونە خەڵکێک هەیە کە کارەبا ئەگوژێتەوە سیرەکەی ئەڵێ وەڵام مناڵەکەمان کە کارەبا ئەگوژێتەوە دەسەکە بە گریان یەکەم ڕەتفعل کە کارەبا کوژاوەتەوە چی بۆ لە ماڵەکە ئەو یەکەم ڕەتفعلە وەرەگرێت یەکەم ڕەتفعل ئەوە بووە دایکەکە هاواری کردو پەلاماری مناڵەکە بن و چێشتەکە نەڕژن و ئاوەکە نەڕژن و سوراحێکە و ئاگاتان لێبێت و پێنەنێن بە نازانم ڕووناکیەک بێنن ئەم ڕەتفعلە بەقوەتە وای کردوە لە مناڵەکە هەموو جارێکە کارەبا ئەگوژێتەوە ئەو ڕەتفعلەیە بکاتە پەروەردە ئەوە بابەتی دووهەمە سێهەم گواستنەوەی ترسی زیان لە حەد و ترسی کەم ئەمە علاقەی بە بۆ ماوەیە علاقەی بە نەقلبوونی هۆکاری بۆ ماوەیە بەخوا ئەم عایلە خۆیان هەر ترسنەوەکن مەسەلەن بۆ نمونە خۆمان هەر وایە دکتۆر یان بەخوا لە بەسیترین شتە ترسین ناوەڵات زۆر چاو نەترسین زۆر گوێ ناینە ئەوەشان هەر خراپە ئەوشان هەر خراپە ئەبێ حەدێکی وەسەتت هەبێ لە ڕەتفعلت بەرامبەر بە شتەکان و کۆمەلگاش حتمما کۆمەلگا جاری وهەیە ترس دروستەکات ترسێک لە بێئاوی نەبوونی نەداری مەعاژنایەت بەڵە ئەمە ئەعلامیش دەورە بینێ لەو قەسیا جاری وایە کۆمەلگاش دەورە بینێت یعنی حاڵەتێکی تۆقین و حاڵەتێکی فۆبیان دروستەکەن لە ناو خەڵکا لەسەر بابەتێکی دیاریکراوەتر ئەو عالەمە هەر هەمووی مەسەلەن بۆ نمونە ئەو ساڵە هەمووی پەلاماری خەڵوزیە و پەلاماری نایلۆنیا بۆ پەنجەرەکان وتیان ترس و تۆقینێکی زۆری دروستکردی ئەعلام و کۆمەلگا لەوەی کە لەوانەیە وامان لێ بەسەر بێت هەمووی بەجارێکا پەلاماری نازانم فڵان مادەیە ئەیکرێت هەموو ئەمە جاری بۆ کاتی کۆرۆناکەش هەروە بوو جاری وایە ئیعلام و کۆمەلگا ئەم حاڵەتانە دروستەکەن کەواتە فاکتەرەکان حاڵەت ترسەکان زیاو کەمەکەن دروستی ئەەکەن و
ضرورە هەموو کەسیش جۆرێک لە ترسی هەبێتە بەرامبەر بەش لە بابەتی فۆبیا و دڵەڕاوکێکەیە بڵێ قەلەقێکەیە ئەوەش بۆ ماوەی هیچ کاریگەری هەیە دکتۆریان ئەمان لە دواترا دروستە بۆ ماوە کاریگەرێکی زۆری هەیە لە دروستبوونی ئەو حاڵەتی قەلەقە جارێت تۆ ئەو بزانین کە نەخۆشی قەلەقی لە ساڵ چواردەی خەڵک نەخۆشی قەلەقی هەیە یعنی حتا دائەنرێ بە دایکی هەموو نەخۆشی دەروونەکانی تریش یعنی حتا جاری وایە لە نەخۆشەکانی تریشە قەلەقی هەیە هۆکاری ئەوانی شەر لەگەڵ ترسەکە یاخود هۆکاری ئەو جیاوازە ترس جیاوازە و قەلەقی جیاوازە یعنی بە ترزوتمان حاڵەتێکی طبیعیە هەر بە کورتیش بە ئاماژە بە هۆکارەکانی دڵەڕاوکیان بڵێ قەلەقی بۆی بزانین چۆن جێگەین بەڵێ ئەویش بە هەمان شێوە یەکێکی ڕئیسی لە هۆکارەکان بۆ ماوەیە یعنی هۆکارێکی ڕئیسی تایە پەیابوونی بۆ ماوەیە هۆکاری دووەم بریتێ لە ترۆما سایکۆلۆجیکەل ترۆما یعنی ترۆمای سایکۆلۆجی کە بەسەر کەسەکایە ڕووداوی نەخوازرا و ڕووداوی ناخۆش ئایا لە سەردەمی مناڵیا بەسەریا هاتووە لە سەردەمی گەورەیە بەسەریا بێت ئیتر ئەو ڕووداوە نەخوازراوە مردن بێت ئەو ڕووداوە نەخوازراوە مەسەرەن بۆ نمونە نەخۆشیێکی قورس بێت ئەو ڕووداوە نەخوازراوە مەسەرەن حادسەیەکی سیارە بێت یا هەر شتێ بێ بەسەر کەسەکەی هات بێت ئەمە لەوانەیە تووشی بکات ئیتر لە مناڵیا بێت یا لە گەورەیە بێت جانی وا هەیە پایابوونی ترس و دڵەڕاوکە علاقی بە کێشەی خێزانیوە هەیە بە تایبەتی بە بینی دایک و باوک متمانە بەخۆبوون دکتۆر لە کەسەکانە هیچ پەیوەندیەکی بە ترسەوە هەیە ئەگەر کەسێک متمانەی بەخۆی هەبێت کەمتر بترسێت ترسەکە متمانەکە کەمەکاتەوە متمانە نەبوونیش بە خەڵک بە خۆت ترس دروستەکات یعنی یەکتری دروستەکەن ئەم ئەو دروستەکە ئەو ئەم کاریگەریان لەسەر یەکترێ بێ ئەو کەسانەی کە زۆر ئەترسن نەتوانێت بڵێن ڕەشبینن ڕەشبینی یەکێکی نیشانەیەکی سەرەکیە لە نیشانەکانی خەمۆکی ڕەشبینی نیشانەیەکی سەرەکیە لە نیشانەکانی خەمۆکی بە وەکو چۆن بڵێت کەمتر لە حاڵەتی قەلەقی و دڵەڕاوکی و شڵەژان و ئەمانە پیا بێت ڕەشبینی و حەز لە مردنکردن و بێهیوایی ئەمانە هەمووی نیشانەی خەمۆکین کەمتر نیشانەی قەلەقی و دڵەڕاوکی کەواتە دوو بابەتی جیاوازە باشە دکتۆر چۆن بتوانی زاڵ بین بەسەر ئەو ترسانەیە کە باسمان کرد هەنێ ترس پێویستە هەبێت باش وەکووتمان حاڵتێکی طبیعیە سەرماگەرمە هەنێ ترس پێویستە هەبێت ترسی زیان لە حەد فۆبیایە نەخۆشی و پێویستە چارەسەری بکرد بچین بۆ لای دکتۆری دەرونی شڵەژان ئەگەر لە 6 مانگ زیاتری خایەن بەرامبەر بە هەموو شتێک نەک بەرامبەر بە یەک شتی دیاریکرا و بەرامبەر بە هەموو شتێک زیان لە حەشتەکانمان گەورە کرد مەوزوعەکانمان لێکایەوە زیان لە حەد ترساین لە هەموو شتێک زیان لە حەد چوون بەدەمی شتەکانەوە شتەکان ئەمانە نیشانەی و پەیابوونی ئەو نیشانە جەستەی و دەرونیانی کە باسمان کرد لە ئەوڵەوە ئەمانە نیشانەی نەخۆشی قەلەقین و پێویستە زوو فریای پێ ینی هەنێک کەس زیان لە حەدیتیمان بە سەحەتی خۆیەیە بە حاڵ دڵی بەپەلە لێبا دڵی بە هێواش لێبا دڵی سکی قۆڕە بکات نەخۆشی مەعیدەم هەیە با ناوزۆرە بکەم با ئیکۆیە بکەم با فەحسی بکەم فەحسێکی خوێن بۆ کەساناڵە خۆی خۆشە ئەمانە قەلەقی جەستەییان پێوترێ هەنێک کەسێ نا قەلەقی جەستەیی نیە قەلەقی چواردەوری خۆی لە شتەکانی چواردەوری زیان لە حەد قەلەقە ئەمە ئەگەر لە حاڵەتێکە لە 6 مانگ زیاتری خانیسا من حاڵەتێکت بۆ باسەکەم یعنی کەسێک حاڵەتی قەلەقی توش هاتووە یعنی وەکو دوێنێ هاو بۆلام ئەوە نەفەحسی پێ ئەوە نەفەحسیان پێکرد و فەقیرە یعنی یەکێک نی پێی بڵێ ئەمە قەلەقی جەستەیی و هەیە گرتە بە جەستەی خۆتەوە ئەمە پێویستی بەوەیە سەردانی دکتۆرێکی دەرونی بکەیت ئەم هەموو ئیکۆ و ئەم هەموو نازوورە و نازوور لەسەرەوە لە خوارەوە فاسی خوێن و ئەمە فاسەوە فاسە و ئەم ئەشعەیە و ئەشعەیە و ئەم ئەشعەیەکی پێکرد بوو ئەوی تر وتوی نا ئەمە قوبوڵ نییە بچۆ بەلای تۆ ئەو نەوع ئەشعەی تر بکەوت یعنی هەمووش نۆرمەڵ وایان کردبوو لە کاربرا یعنی وەکو چۆن لای ئیتر ئەمەلی نەمابوو تەواو زۆر بێهیوا بوو وردە نیشانەکانی خەمۆکی خەریب و تیاپەیا بوو لە قەلەقی بەسیتەوە لە شتێکی زۆر بەسیتەوە ئەگەر ئەمە جاری وە هەیە لەوانەیە بە ئیستیشاری دکتۆرێکی دەرونی ئەمە حەل ببێت لەوانەیە بە حەبێکی بەسیت بە عیلاجێکی بەسیت ئەمە حەل ببێت ئێجا بۆ گەشتوتە ئەم مەرحەلەیە کە وای لێ هاتووە پێویستی بە 4 نەوع هەبوو بە 5 نەوع هەبوو بە 3 نەوع هەبەیە لەبەر ئەوە جاری وا هەیە کەسەکە خۆی قەلەقەکەی
قورسەکە لە خۆی جاری وایە نە چواردەوت قورسی ئەکەن لە خۆی وتر هەر یەکێک فلانی دراوسیان شتێکی بۆ ئۆدۆزێت و فلانی نەخۆ دراوسی ڕەفیقی شتێکی بۆ ئۆدۆزێت و فلان کەس تۆزە لە بابەتی توبی ئەزانە شتێکی تری بۆ ئۆدۆزێتەوە ئەبۆ شێوێ. باشە دکتۆر ئەو کەسەی کە شڵەژاوی هەبێ یاخود فۆبیای هەبێ یا ترسی هەبێ خۆی دان بەوەیە ئەنێ بڵێ من ئەترسم لەو شتە یاخود من فۆبیام هەیە بەرامبەر ئەوە یان دڵە ڕاوکێم هەیە ینی هەست بەو نەخۆشی خۆی ئەک یاخود دەبێت کەسانی پسپۆڕیۆک و ئێوە دەستیشان لە حاڵەتی فۆبیایە زۆربەی زۆری کەسەکان خۆیان باسی ئەەکەن هەنێکیشان شەرمەکەن کە ماسیکەن بە زۆربیان باسی ئەەکەن مەسەن ئەڵێ من فۆبیام هەیە لە فلان شت لە دەرزی فۆبیام هەیە لە خوێن لە دەرزی لێدان فۆبیام هەیە لە مەسەلەن بۆ نمونە لە ناو سیارە فۆبیام هەیە لە ئەوە فۆبیام هەیە لە ئەوە باسی ئەەکەن خۆیان زۆر جار ئێڵێن لە حاڵەتی شڵەژاویان نەخێر نایڵێن بە تایبەتی ئەوانی کە نایڵێن یان هەستی پێ ناکەن باسی ناکەن نایڵێن یان ئەگەڕن بە دوای زیاتر نەخۆشی جەستەیە یعنی مەسەلەن بۆ نمونە کە کێشەیەکی ئابۆ شویان قەلەقەیەکیان هەیە یا لەبارەی جەستیانەوە ئەگەڕێ بە دوای کێشەیەکی وڵی تۆزە وای بیسەکەم زیان یاکەمە ئەگەڕێ بە دوای کێشەیەکی جەستەیی کە بیدۆزێت و بەخوا پیاوتم لەوانەیە ئەم قەلەقەیە کە هەتەی ئەوەیە کە ڤیتامین دی و تۆزێکەمە یا ئاسن تۆزێکەمە یا ئاسن تۆزێ بەرزە حاڵتێکی طبیعیە ئەوە جاوەکەی نەخۆشی دروستەکان سیرەکەی ئەگەڕێ هەموو شتێ لە خۆیان دۆزێتەوە حاڵتە دەروونەکە نەبێ بەیانی تۆ ئەبێ یەکەم شت پێش ئەوەی کە ئەوەنە پەلاماری ئەم لاولا بڕیت و ئەوە ئەم هەموو فاس و هەموو فاسە بکەی باری دەرونی خۆت سابتکە نەدی ئەو لە بەعکسەوە یان کۆمەلگای ئێمە بەعکسەوە مامەڵایەکان لەگەڵ ئەو حاڵەتانە بەداخەوەڵە دکتۆر ئەخیر شت مێشکیان بۆ حاڵتە دەرونەکە ئەڕوا کە ئەوێ یەکەم شت مێشکیان ئەو نەخۆشانە یاخود ئەو کەسانی کە سەردانی لای ئێواکەن هیچ کات باسی ئەواکەن کە چۆن قەناعەتیان کردویان چۆن گەیشتونەتەوە قەناعەتی کە بێن سەردانی پسپۆڕێکی دەرونی بکەن باسیەکەن ڕۆژانە هەنێکیان هەیە هەموو شتێکی تری تاقی کردێتەوە هەچی لە کۆتاییە هاتە و هەچی دکتۆری دڵ و هەچی دکتۆری پێست و هەچی دکتۆری فەقەرات و هەچی ئەشیع و دکتۆری مێشک و دەمار و هەمووی تاقی کردێتەوە لە ئەخیرایەتر مەعاون توبێ بەخێری خۆی پێوتۆیان بەخوا مادەم لە هیچ دەرنەچوو چوو بەلای دکتۆرێکی دەرونی یا مەسەرەن بۆ نمونە دکتۆرێک هەستەکە کە ئیتر هیچی پێ نەهێشت و کستێتی سەر ساجی عەلی ئەڵێ توخوا بڕۆ بەلای دکتۆرێکی دەرونیش سەردانی بکە یان هەنێ بیستمانەوەیانێ لە دکتۆرەکان بەداخەوە ئێڵێم ینی زۆر بەداخەوە ئێڵێم بەخوا چاک نەبیتەوە نێرم بۆ لای دکتۆرێکی دەرونی ئەو نێترێت ترسێن ئەمە شێوازنی و ئەمە قسەنی و ئەمە ئوسلوب نییە یعنی ئەمە بەڕاستی شتێکی زۆر ناشین و ئوسلوبێکی زۆر ناشینە هەنێ لە دکتۆرەکان بەکارێن بەداخەوە لە عیادەکەی لە عیاداتی خۆیانە هەنێکیان خۆیان ئەگەنەوە قەناعەتە ئافرین بۆ خۆیان زۆر چاکە ئەوە دەلالت لە سەقافەتی خۆیانەکات هەنێکیان ڕەوانە ئەکرێن دکتۆرێک ڕەوانەیانەکە مەعاون توبێک ڕەوانەیانەکە هەنێکیان مەسەلەن خزمێکیان کەسێکیان نفسی نیشانەی هەبوو سوودی وەرگرتۆ لە دکتۆرێکی دەرونی دیاریکراو ئەو ڕەوانەیانەکە دکتۆر نەخۆشیێت دەرونیەکان ئەگەر بەگشتی باسی بکەین زیاتر لە کام ڕەگەزە زیاتریان کام ڕەگەز زیاتر دووچارە بەپێی جۆری نەخۆشیەکە ئێستا مەسەلەن زانم ئەڵێکی نەخۆشی خەمۆکی مەسەلەن لە سێ ژناڕوو ئایا ئینجا لە یەک پیاوە بەرابەرە قەلەقی وەکو یەک گوایە ژیزۆفرینیا تقریبن وەکو یەک گوایە زۆربەی زۆری نەخۆشیە دەرونیەکان لە مناڵە کوور زیاترە تاوەکو کچ تقریبن لە گەنجە کچ مێینە زیاترە تاوەکو لەبەرەوەی کە خەمۆکی زۆرە لە گەنجە لەبەر ئەوە مێینە زیاترە کچ زیاترە ژن زیاترە لە پیرێتیان تقریبن وەکو یەکیان لێتەوە ئەی ترسەکەی کە ترسەکەش بە یەکسانی هەیە بەڵام فۆبیا ئەویش بە پێی جۆری فۆبیاکە ئەگۆڕێت فۆبیای دەرزی لێدان مەسەلەن بۆ نمونە فەرقی هەیە فۆبیای خوێن فەرقی هەیە فۆبیای بەرزی فەرقی هەیە فۆبیای شوێنی داخرا و فەرقی هەیە یعنی هەموو ڕووداوەکان فۆبیای سیسترک و مارمێلکە و ئەمانە فەرقی هەیە مەسەلەن لە نێرەوە بۆ مێ فەرقی هەیە جۆرەکانی فۆبیا بەس بە عام قەلەقی ئەگەر وەکو بە عام سەیریکەی یەکسانە ترس لە هەمویان هەیە بەڵام ڕەتفعلی ترسەکە ڕیاکشنی ترسەکە لە لای مێینە زیاترە بە قوترە تاوکو نێرینە
دەستخۆش دکتۆر لە کۆتاییە ئەتوانیت زاڵبوون بەسەر ترسا بۆ مام بکەی بە خاڵبەندی چۆن بتوانیت زاڵبن بەسەر ترسا؟ ئێمە ئەبێ لە طبیعەتی ئەو شتە یەکەم کە زۆر زۆر مهمە لە طبیعەتی ئەو شتە تێبگەین کە لێی ئەترسین. ئایا ئەم شتە ئەوە ئەهێنێ کە من ئەو ڕەتفعلە بەقوتم هەیە بەرامبەری دوو ئەبێ خۆمان قوبوڵکەین کە لە هەنێشت بترسین زۆر زۆر طبیعی بە لە لامان لە سەرمایەکی زۆر گەرمایەکی زۆر ڕەشەبایەکی زۆر مەسەلەن ئاگرێک مەسەلەن مێروویەک ئەبێ بترسین ئەبێ طبیعی بە لە لامان ئەبێ قوبوڵی کەین ئەبێ خۆمان بەنەنگی نەزانین لە خۆمانە ئەگەر ترسمان هەبێ لە هەندێشت بەڵام بەنەنگی بزانین ئەو ڕەتفعلە مهمە چ ڕیاکشنێکمە چ ڕەتفعلێکم هەیە شتێک پێویستی بە 2 کیلۆ ترسێ من 50 کیلۆ بترسم لێی ئەوە معنای ئەوەیە من فۆبیام هەیە و نقطەیەکی تر کە کاتێک ئێمە تێنەگەشتین لە هەر حاڵەتێک باش وایە کە زانیمان هەستمان کرد حاڵەتەکە بەرەو قەلەقی ئەڕوا بەرەو فۆبیا ئەڕوا باش وایە سەردانی دکتۆری دەرونی بکەین. دەستەکانت خۆش بێ دکتۆر زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ دکتۆر دانیال سعدی کە بەڕێزیان پزیشکی پسپۆری تەندروستی دەرونی و دکتۆرا لە نەخۆشیە دەرونیەکان سپاس بۆ تەواوی ڕێنمایی و زانیاریەکانت